بەناوی خۆی بەخشندە و میهرەبان هەوڵێک بۆ سپاردنی کەرتە خزمەتگوزارەکان بە کەرتی تایبەت هەیە لە هەرێمی کوردستاندا. ئێستا لە هەرێمی کوردستان زۆر شت ناڕوونە، ئەوەندەش قەیران هەیە کە نازانرێت لەکوێوە دەست پێکرێت و بە چیش کۆتایی پێبێژێت. ئێستا لە هەموو کات زیاتر باز لە سپاردنی سێکتەرە خزمەتگوزارەکان بە کەرتی تایبەت دەکرێت لە ئاو، کارەبا، تەندروستی، بیناسازی و لە بواری ژینکە پارێزیشدا. دەپرسین ئایا کەرتی تایبەت خزمەتگوزارەکان و کێشەی خزمەتگوزارەکانی هاوڵاتیان چارەسەر دەکات؟ و ئایا ئەوانە چێن و خاوەنانی کەرتی تایبەت چێن و چین و چۆنن؟ و ئایا سپاردنی کەرتە خزمەتگوزارەکان بە کەرتی تایبەت چێ زیان دەکا و چێش قازانج دەکات؟ لەگەڵتان بەردەوام دەبین بەڕێزان لەسەر ئەم پرسا بە میوانداری و بەشداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف سوەڕی ئابووری، کاک شۆڕش ئەمین چالاکوانی بواری مەدەنی و هەروەها مامۆستا ئەحمەد میرە مامۆستای زانکۆ، کاک سۆران عومەر پارلەمانتار لە لیژنەی ئابووری سوپاسانەکەین. سپاس بۆ کاتی کە ئەی بەخشن بە بەرنامەکە. دکتۆر محەممەد، ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، مەبەست چییە لە دان بە کەرتی تایبەت کەرتە سێکتەرە خزمەتگوزارەکان؟ ینی بۆچی ئەگەڕێتەوە لە ئێستا لە هەرێمی کوردستان بۆچی ئاڕاستەی کەرتی تایبەت دەکرێت لە کاتێکە نوخبە و هاوڵاتیان بە شێوەیەک لە شێوەکان ناڕازین لەسەر ئەو بابەت؟ بەڵێ، سەرەتا سڵاو لە بینەرانی بەڕێز. لە ڕاستیە بابەتی فرۆشتنی کەرتی حکومی بە کەرتی تایبەت پرۆسەیەکە پێوترێ خەسخەسە بە تایبەتکردن. ئەم پرۆسەیە لە ڕاستیە دەستی پێکرد لە هەشتاکانی سەدەی پێش و دوای ئەوەی کەوا مارگرێت تاشەر لەگەڵ ینی ڕۆنالد ڕایگەن هەوڵی ئەویاندا کەوا کەرتە حکومیەکان بفرۆشن بە کەرتی تایبەت بەو پێی کەوا کەرتی حکومی بە ناکارامەیی ئیشەکە و کەرتی تایبەت و کۆڵێ ناکارامەی قبول ناکات و یعنی ئەگەر بێت و ناکارامەی دەرکەوت لە کەرتی تایبەتە ئەو کەرتە ئەپوکێتەوە و ینی پرۆسەیەکە پرۆسی منافەسە کەرتە کارامەکان خۆیان جێ خۆیان نەگرن. ئەمە لە ڕاستیە ئەگەر لە دەوڵەتانێکی وەکو دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکا و یعنی وڵاتە پێشکەوتەکان بابەتێکی ئاسایی بێت عملی خەسخەسە لە ڕاستیە لە وڵاتە دواکەوتەکانە بە وڵاتی ئێمەشەوە کە دەوڵەتی ڕێعین ئێمە چ کەرتی گشتی چ کەرتی تایبەتیش لە ڕاستیە لەسەر چیەژین لەسەر ئەو داهاتنەوتیە ژێکەوە دێتە ئەم وڵاتانە بۆ چارەسەری گرفتێکە چارەسەری بۆ چارەسەری گرفتێکە طبعاً خۆی لە ڕاستیان نابێت بە چارەسەری گرفت ئەگەر هەدەفەکەیش گرفتەی کە کەرتی گشتی نەیتوانیوە بە جۆرێک لە جۆرەکان پێداویستی هاوڵاتیان وە کێشەی هاوڵاتیان چارەسەر بکات دوجار وەکو بەدیل کەرتی تایبەت ئەبێ. ئەزانی چۆن ئێمە لەم دەوڵەتانی نمونی ئێمە دەوڵەتی دواکەوتوکەوە دەوڵەتی ڕێعین ئاعتیمادی گەورەمان لەسەر نەوتە داهاتە نەوتەکانە. ئەم داهاتە نەوتی ئەگەر زۆر بوو یعنی خەرجەکانی کەرتی گشتی زیادەکە و ڕەنگە داتەوە بۆ کەرتی تایبەتیش، یعنی پێوترێ بوژانەوە لە ڕاستیا من بوژانەوەی دانانم چکە لە ڕاستیەوە کۆڵێ هەڵاوسانێکی ناتەندروستە ئەم حاڵەتێکەوە لە وڵاتانە ڕۆدات. ئەگەر بێت و داهاتە نەوتەکان کەم بێتەوە یعنی کەرتی گشتی توانەکانی کەم بێتەوە و کەرتی تایبەتیش کە ئەژی لەسەر کەرتی گشتی یعنی وە نەبێ کەرتێکی یعنی کارامە بێت و کەرتێکی چست و چالاک بێ وەکو وڵاتە پێشکەوتەکان، یعنی ئەتیمادی لەسەر ئەو خەرجانەیە کە کەرتی گشتیەکە کەرتی گشتیش پارەکە لەکوێوێنێت ئەو داهاتە نەوتیەوە کە چێتە خەزێنەی دەوڵەتەوە. طبعاً ئەگەر بڵین هەموو داهاتەکانیش بە شێوەیەکی تەندروست ڕۆژ ناو خەزێنی گشتیەوە، بەڵام لە وڵاتانە گەندەڵانی کە وەکو ئێمە وڵاتی گەندەڵین و بەشێ لەو داهاتانش ناچێتە خەزێنی گشتی. ئەمە لە چی و سەرچاوی گرتووە؟ ینی تۆ پێ دوایە ئەمە بەراوردێکی زۆر گەورەیە لە نێوان وڵاتانی پێشکەوتوو لە بواری ئابووری و وڵاتانی دواکەوتوش کە ئێمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەس تەنها ئەوەیە کە چاولێکەریەکی بڵین سەتحیە ڕووکەشە یان بەفعلی ینی چۆنەڵێ فەلسفەیەکی ئابووری گەورەی لە ژێرەوە لە پشتەوەیە کە ئەمە داوایەکان خۆی ئەمە گەڕێتەوە بۆ ئاسی دواکەوتووی ئەم دەوڵەتانە و لە هەمان کاتە حاڵەتی گەندەڵیکەوە هەیە لە وڵاتە دواکەوتوانە کەوا دەسەڵاتدار ئەو داهاتی کەوا هەیەی بەکارهێنێ لە بواری کەرتی گشتیا بەتایبەتی لە کەرتی سەربازی و کەرتی هەواڵگری و کەرتی ئەمنی بۆ
پتەوکردنی پێگەی دەسەڵاتی خۆی بەشێکشی یعنی ئەنێرێ بۆ کەرتی گشتی بۆ هەڵاوساندنی ئیداری لەم کەرتانە ئەوش یعنی وەکۆڵە هەمووی لە پێناوی دەسەمۆکردنی خەڵکیە و ئەوەشی پێوترێ لە ڕاستیا کردی تایبەت هەر بەناو کردی تایبەتە لە حەقەتا کردی تایبەتی ڕاستەقینە نییە کردی تایبەتی ڕاستەقینە کردی دەوڵەتیە ینی لە چوارچێوەی سیستمیکی دەوڵەتیە ئیشەکات کەوا هەموو ینی مۆڵەتی پێدراوە و ینی مەسەرەن وەکو پێویست زەریبە ئەدەن بە حکوومەت و مساهمەکەن لە داهاتی گشتیە بەڵام لە وڵاتی دواکەوتووەکوێمە ئەم کەرتای کە پێوترە کردی تایبەت لە حەقەتە کردی تایبەتی ڕاستەقینە نیە کەرتێکی تۆفەیلیە یعنی بەشێکی ئەسڵەن یعنی لە چوارچێوەی کردی وەکۆڵە شاراوەیە ینی مەسەرەن خفی پێڵن یاخۆ سێبەری پێڵن ئەمانە ینی کەرتی تایبەت نین کەرتی تایبەت لە وڵاتە سیستیماتیکەکان کە ئیشەکان بەڕێکوپێکی ڕوا بەڕێەوە کردی تایبەت یعنی مەسەرەن ئیشی خۆیەکات و مۆڵەتی پێدراوە و یعنی مەسەرەن لە چوارچێوەی ئەو یاسانی کەوا هەیە ئەو خەڵکانە ئیشەکەن تۆوەکو شارەزای شیابووری پێ دوایە ئەوە سەرکەوتوو نابێت لە هەرێمی کوردستان ینی کەرتی تایبەت جێی کەرتی گشتی بگرێتەوە بەشەوەی گشتی زانیی ئەو حاڵەتی کە پێوترێ بە تایبەتکردن یاخو خەسخەسە لە وڵاتی ئێمە یعنی بە حاڵەتێکی تەندروستان ناڕات بڕێەوە لە وڵاتەکانی ترا مەسەرەن یاسای بۆ دانرێ یعنی مەسەرەن ئەو کەرتە گشتیانە مەسەرەن ئەکرێ بە سەهم و سەهمەکان هیچ جیهەتێ ناتوانێ یعنی مەسەرەن سەهمێکی زۆر بە زاڵ بێ بەسەر ئەو کەرتا هەمووی بۆ خۆی ببا قۆرخی بکە لە وڵاتە دواکەوتۆکانە ئەوەی کاتێکە ئەوەی پێوترێ خەسخەسەکە لە ڕاستیە یعنی پەتاڵان بردننی دانێ من لە حەقەتە چکە تۆ وەرە بەسە باز لە کەرتی کارەباکە ئەم کەرتی کارەبای بڵێن لە وڵاتی ئێمە لە پەنجاکانەوە لە دەوڵەتی عێراقەوە تاوکو ئێستا پارە سەرفکرێ لە بنیادنانی ژێرخانی کەرتی کارەبا یعنی بە ملیارەها ملیار دۆلاری تێچووە تا تۆ ئەو یعنی ئەو ژێرخانە دروست کردو بنیاد ناوە یعنی کۆڵێ یعنی بە عملێکی سوک و ئاسان تەسلیمی جیهەتێکی بکەیت ئەمە بە نای بنین بە تایبەتکردن و خەسخەسە لە ڕاستیە من قەت ناوینانێم خەسخەسە یعنی خۆی فەلسفەی خەسخەسە چییە ئەوەیە کە کەرتی گشتی ناکارامەیە تۆ ئەو ناکارامەی نێڵیت بی تەسلیمی کەرتی تایبەتی کەی بەڵام خۆمە بە خۆڕایی ناکرێت کەرتی گشتیش لێرە هەر ناکارامە نییە ئەی کوێ لێرە کەرتی گشتی ناکارامە بەیش شێوەیە کەرتی گشتی کارامە نییە ناکارامەیە شکە تۆ پارێکی زۆر تەرخانەکەی بۆ کەرتی گشتی ئەم کەرتە گشتی بە حساب خزمەتگوزاری گشتی کێشەکە لەوانەیە کە کەرتی گشتی تووشی ناکارامەی بۆیە ینی کەرتی تایبەت ئەهێنرێتە پێش لێرەمە بەسمان خۆی سیستمی ئابووری لەم دەوڵەتانە کەرتی گشتی بگرە ناکارامەیە کەرتی تایبەتیش بگرە ناکارامەیە کە ئەگەر یعنی مەسەرەن بەم شێوازی ئێسا بێ کە من ناوینانم کەرتی تایبەت لە ڕاستیە کەرتێکی تۆفەیلیە مشەخۆرە بەسەر توانەدارایەکانی ئەم دەوڵەتانەوە وەکوتی سامە بینی ئەم کەرتە تایبەت ناڕوونە ناشەفافەکەواتە زۆر سپاس و بەڕێز ئەگەڕێنەوە لە دواتر کاک شۆڕژ ئەگەر پرسیار لە بەڕێز بکەم ینی ئەوەی کە ئەمڕۆ باز دەکرێت سپاردنی کەرتە خزمەتگوزاریەکان لە ئاو لە کارەبا و بابەتانی کە ئەمڕۆ هەیە دەنگدانەوەیشی لای هاوڵاتی هەیە و بەعام ئەو بابەتە ڕەدەکەرەوە دوجارە بێ کۆمەڵگە خۆ بە جۆرێک لە جۆرەکان ڕازی بێبەوە یان ڕەزامەندی دەرببڕێلەوە ئایا بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئەم پرسەپرسێکی کۆمەڵگەییە و دەنجی شەقام و دەنجی هاوڵاتیە لەگەڵی نییە چۆن ڕێکخراوەکان دەست پەنجە لەگەڵ ئەو بابەتە نەرم کە کاریان چییە بێ لەم ڕۆوە زۆر سپاس من لەوە دەست پێەکەم خەڵک بەچی ئەم حکومەتە ڕازیە تاوەکو باز لەوە بکەین بە تەنیا بەمە ڕازی نەبێ هیچ شتێکی نییە و حکومەتە کە یعنی خەڵک کۆک بێ لەگەڵ حکومەتەکەیە بۆ ڕازی بوونی جگەلەوە ئەم تەوقیتەی کە ئەم کەرتە گشتیانە بیرێ بە کەرتی تایبەت تەوقیتەکەی زۆر خراپە لەبەرەوەی خەڵک ئەسڵن پارەی پێ نییە تۆ لە هەموو ئەو کەرتانەیە بێجگەلەوەش لە هەموو بوارەکانی کە حکومەت شەشقات پارەی زیاد کردووە لە بواری هاتوچۆیە لە بواری زەریبەیە لە زۆر بواریکەیە پارەی زۆر زیاد کردووە و مەسلەی کەرتی تایبەت کە ئێمە بڵێن ئەمە ئەگەڕینەوە بۆ کەرتی تایبەت دوو جۆری هەیە جۆرێکیان لەم قەیرانەیە ئیفلاسیان پێکرا
لەبەرەوەی خەڵکێک بوون بە پارەی خۆیان سەرمایەکی بچووکیان هەبوو ئەیان توانی ئیش بکەن ئەمانە هەمووی پارەکانیان لە بانقەوە فڕێنرا و حکومت خواردی و ئێستا زۆربەی زۆری ئەو مقاول و کۆمپانیا بچووکانە هەمویان ئیفلاسیان کردووە. ئەوەی کە ئیفلاسی نەکردووە ئەو کۆمپانیایانن کە یا مباشری حیزبن یا سێبەری حیزبن، یعنی حیزب دەسەڵاتی هەیە یا مەسئولینی گەورە دەسەڵاتی هەیە بەسەریانە. ئەو کۆمپانیانە ئەوەنەی تر قەبە بوون، ئەوەنەی تر گەورە بوون، ئەوەنەی تر دەوڵەمەند بوون. لەبەرەوە سیرەکەیت ئەگەر ئەمەش ئەم کەرتی کارەبا خۆ نادرێ بەچێ ئەدرێتەوە بەو کۆمپانیایانەی کە سێبەری حیزبن یاهی حیزبن و کۆمەڵێ مافیا لە پشتی ئەمانەوەیە بە تەئکید وەکەوەی باسەکرێت 11 جار ڕێژەی پێدانی کارەبا زیاد دەکات. یعنی ئەگەر کەسێک لە مانجێکە 10,000 دینار کارەبای بۆ هات بێتەوە ئەبێ بە 110,000. یعنی ڕێژەکە بە جۆرێ زیاد دەکات لە کاتێکە خەڵک موچەی نییە. ئێستا ئەگەر بەهات بە ئێستا خەڵک لە ڕووی ئابوووریەوە بارودۆخی باش بێت و بتوانرێ وەکو دکتۆر وتی یعنی ئەو کۆمپانیایانە حکومەت سیستمێکی هەبێ بۆ لێسەندنی باج لیان و بە سیستمێک بڕۆن بەڕێوە. من پێم وایە ئەو کەرتانە من کۆکم لەوەی کە بەفیڕۆدانێکی زۆر هەیە لە بواری کارەبایە، بەڵام ئەو بەفیڕۆدانە خەڵکی فەقیر و هەژاری ئەم وڵاتە نینەوە بەفیڕۆدانە. سەدان مەسئولین هەیە ئەسڵەن پارەی کارەبانایە، ئەسڵەن کارەبای ڕاکێشاوەتە ماڵەکەی خۆیەوە بێ ئەوەی دایرەی کارەبا بوێرێ بچێ بەلای ماڵەکەیە، کارەبای فول لە ماڵەکەیەتی و هیچ بە جێکی سەعات و ئەو پێوەرەش تێنەپەڕیوە. بڕۆ بۆ سیتەک هەچی ماڵە مەسئول و هەچی ماڵە هینە هەمووی کارەبای فولیان ڕاکێشاوەتە لای خۆیانەوە، پارەیەکی زۆر بە هەدەرە ڕوە. لە زۆر شوێنی کە کۆمپانیای زۆر زەبەلا هەیە لە هەرێمی کوردستان کارەباکەی بە ئەمرێکی ئەنجومەنی وەزیران لێی خۆشە بن کە 10 ساڵە پارەی کارەبای نەیاوە کە بە ملیۆنەها دینارەکە دۆلارەکە. لەبەرەوە لەم وڵاتەیە لە بارودۆخێکی ئاوایە کە حکومەتێکی شکست خواردوو هەیە و حکومەتێک هەیە نازانێت چۆن هەڵەسێتەوە لەسەر حسابی خەڵکی فەقیر و ژارە ئەوێ هەڵبسێتەوە لە کاتێکە ئەمە من پێم وایە لە حکومەتێکی شکست خواردووی ئاوایە کارەساتی گەورەتر دروستەکات. ئەین تۆ پێ دوایە متمانیش نییە بە کۆمپانیەکان و کەرتی تایبەت لە هەمان کاتەوە و دکتۆریش باسی کرد، یعنی تەندروست نین کەرتەکەیش. کەرتی تایبەت چێ؟ من پێ دەڵەمەوەی کەرتی تایبەت بوو کە سربەخۆ بوو ئیفلاسیان پێکردو. ئێستا هیچ کەرتی تایبەت ئەوەی ماوە کە پێڵن کەرتی تایبەت یا مباشری حیزبە یا هی مەسئولینی گەورەی حیزبە. ئێستا باز لە کوالەتی دەرمانەکرێ باشترین گوایە لە تەلەڤیزۆنەکان جۆمان لێوێ باشترین گوار. من جۆم لێ بووە لەوانەیە کە لەو بەشانە ئیشەکەن ئەڵێ ئێستا خراپترین دەرمانێتە کوردستانەوە لەبەرەوەی مەسئولینی حیزبی گەورە ئەیهێنێت، ڕێگەنایان هیچ کۆمپانیایەکی کە بیهێنێ ئللا ئەو مەسئولینە گەوران. یعنی لە بواری لە هەموو بوارێکە ڕێگە نادەن ئەمانە هەتا ئابووری گەشە بکە، لەبەرەوەی کۆمپانیەکانی خۆیان قەبە کردووە و خەڵکیان فەقیر وەژار کردووە و هەتا ئێستا چینی وەسەد خەریب و دروزە بوو ئەوەش نەماوە. زۆر باش، سپاس بۆ ڕێزت. مامۆستا ئەحمەد، ئەو سیستەمی کە لە هەرێمی کوردستان هەیە ینی لەبارە بۆ ئاڵوگۆڕێک لەو بابەتە کە باز دەکرێت گواستنەوەی خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان کە پەیوەندی بە تاکتاکی هاوڵاتی و خەڵکە هۆیە بۆ کەرتی تایبەت، یعنی ئەو سیستەمە لەبارە بۆ ئەوە یان بۆچی پەنای بۆ ئەمە بردووە؟ هەرچەندە لە ڕاهەندا ئابوووریەکەیەوە لە حزوری جەنابی پرۆفیسۆرە تۆزێ ئەکەوینە هەڵەی زەقەوە گەم بچینەوە ناویەوە. بەڵام ئەگەر دوو ئارەستە هەیە لەم مەسەلەیە، ئەگەر لە دۆخێکی تەندروستە ئەو کارە بکرێت کارێکی سەرکەوتووە.
هەم خەرجی لەسەر حکوومەت کەمە بێتەوە هەم خزمەت گوزاریەکان باشترە بێ واتە لە سیستەمێکی تەندروستە بەخشینی ئەو کەتانە بە کەتی تایبەت ئەو سێکتەرانە کارێکی پۆزتیفە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوەدا لە هەرێمی کوردستانە دەرئەنجامی باشترکردنی خزمەت گوزاریەکان نییە بۆ خەڵکو و کەمکردنەوەی خەرجەکان لەسەر دەوڵات بەڵکو لە دەرئەنجامی دروستبوونی قەیرانێکە کە حکوومەت هاتۆتە سەر ساجی عەلی واتە لە بارودۆخێکی وادا تەنها دروستکردنی حاڵەتێکی ئاوا بریتیە لە دروستکردن و خوڵقاندنی قەیرانێکی نوێ کە خەڵک باجەکەی ئەدا بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەم پێکاتێ حکوومەتەکەی بە پێی ئەوانەی کە تەحلیل ئەەکەم بۆ سیستەمە سیاسیەکە پێکاتەیشی تەندروستی سیاسی نییە و لە ڕووی ئابووریشەوە ئەگەر سیستەمە سیاسیەکە خراپ بوو بێت لە ڕووی هەبووری و حکوومەتی هەرێمی کوردستان نەپلانی هەبووە نە پرۆگرامێکی تایبەتی هەبووە لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا بێ لە ڕێگای پلانێکی تۆکمەوە ئەو سێکتەرانە بداتەوە بە کەتی تایبەت ئەزمون هەیە تۆ ئەگەر باس لەوە بکرێ کەرتی بیناسازی لە پێشتووە ینی بەو شێوەی بوو کە چارەسەری قەیرانی شتەجێبوون بکە بەڵام وا دیارە نەیکردووە بە هەمان شێوە کەرتی تەندروستی ینی ئەو کۆمپانیانەی کە دەرمان هاوردەیەکە نەویش بە هەمان شێوە کۆمەڵی مەسات و چۆنە لە شتی قەیرانی بە دوای خوایە هێنا ئەنی خەڵکیش لەمانەوە سەیرەکە ئەگەر نەهەقی نییە بەگومان بێ لەو گۆڕانکارانەی کە دوجار لەسەروان جێبەجێکرێت پرسیارەکە زۆر بەجێ شتێکی بێتخستمەوە ئەگە تۆ لە نمونەی پرۆژەکانی نیشتەجێبوونەوە سەیریەوە سمونە بکەی ئەبێ لە ئێستاوە دڵنیابین لەوەی کە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی کە جگە لە بارگرانیەک بۆ سەرژیانی هاوڵاتیان هیچی تری لێ سەوز نابێت چونکە ئەو نمونانی کە بەڕێزت باست کرد سەلمێنەری ئەوەن کە ئەم تەجروبانە لە ناو سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە شکست خواردووە خۆی حکوومەت نەماوە ینی مؤسسەیەک نەماوە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ حکوومەت ئەگە حکوومەت بێ کۆبوونەوەکە بەرنامەی تایبەتی هەیە ئێستا لیژنەیەکەیە پێڵەن لیژنەی تێپەڕاندنی قەیران کۆبوونەوەکە تەنانەت حکوومەتی ئێمە قودرەتی کۆبوونەوەی نەماوە تا قودرەتی ئەوەی هەبێت کە پرۆژەی هەبێ بۆ تێپەڕاندنی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستانە ئەوەی کە هەشە ینی کەتی تایبەت چییە ینی ئەبێتەوە پرسیارە بکەی کەتی تایبەت لە هەرێمی کوردستانە بوونی هەیە یا مەسەلەن ئەوانەی کە ناوی کەتی تایبەتە هات کەتی حیزبە و کەتی ئەوانن کە لە ناو حکوومەتە هەیە لە ئەساسە ئێمە نە حکوومەتمان هەیە نە کەتی تایبەتمان هەیە ئێمە ئابووری حیزبمان هەیە ئابووری حیزم ناتوانێت نە قەیران تێپەڕێنێ و نە پلانی هەبێت چونکە ئەوانەی چاوی لە پڕکردنی گرفانی خۆیەتی چاوی لەوە نییە کە دۆخەکە تێپەڕێنێ ئەزیزم ئێمە ئابووریشی قاچاقمان هەیە ئابووری هەرێمی کوردستان بنەڕەتەکەی قاچاق چییە کە ئەمە تەنها لە ناو خێڵەکان بوونی هەیە لە ناو ئەو چواتچیەوە سیاسیە سەرەتایانە بوونی هەبووە کە ئێستا هەر مۆدێلی نەماوە ئەنی مەسەلەنەوە کاگە سۆران هەت پسپۆڕی ئابووری و جەنابی دکتۆریش پسپۆڕێکی دەوڵەمەندە لەو بارەدا ئەزانن ینی ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە سیستەمی ئابووری نییە شتێک نییە ناوی بنەی مەسەلەن بەرنامەت هەیە بۆ تێپەڕاندنی قەیران یاخو بۆ باشکردنی حاڵی خەڵک ینی هەر ئەمە نییە وای لە خەڵکێک کردووە کە ینی بەگومان بێ لە هەموو هەوڵەکان بۆ نمونە کەسێک گەڵێ ئەمە چۆنەڵێ دەسەڵات ناوێت لە ڕێگەی دەستی دووە کە حکوومەتە چۆنەڵێ دەست بخاتە قوت و بینەخاقی خەڵکۆ بەڵام لە ڕێگەیەشی باشتر و ئاسانترەوە کە کردی تایبەتە و ئەچێتە ناو هەموو ماڵ و هەموو شوێنەکان بە شوێکی ڕاستەوخۆ توانێت چی بوێ بیکات و دوجاریش ئەگەر خەڵک ئەمە قبوڵکەن تێبەڕێ بەسەر من تۆزێت لەرزم لێ کە باس لە حکوومەتەکەی ینی شتێکە بێ موسسەی پێ بڵێن حکوومەت ینی زۆر بادگرانیە لە ڕووی سایکۆلۆژیەوە من بێم قسە بکەم باسی حکوومەت و بەدگومانی خەڵک بکەم چونکە شتێک نەماوە ناوی حکوومەت بێ تۆ ئەبێ باسی ئەو باندانە بکەی کە دەستیان بەسەر هەرێمی کوردستانە کردووە دێن میکانیزمی نوێ ئەدۆزنەوە بۆ مانەوەی خۆیان و میکانیزمی نوێ ئەدۆزنەوە بۆ ڕوتکردنەوەی خەڵک ئەنی تۆ سەرنج بە ینی ئەم باندانەی کە لە هەرێمی کوردستانە کورسی حکومڕانیان بەدەستە چیان نەکردو بۆ ڕوتاندنەوەی خەڵک ینی مەسەلەن ئەبێت تۆ ئەم بەخشینی ئەم سێکتەرانە بە کەتی تایبەت لەلایەن ئەم موسسە مافیایی کە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبا جۆرێک لە چەتەیە جۆرێکی ترە ئەتوانین ناوی بنین جۆرێکی نوێ لە قاچاقچێکی نوێ کە بەرگێکی مۆدرنەی بەربەرەکراوە تەنها فۆرمەکەی گۆڕاوە ژینامی
زۆرێکی ترە لە قاچاقچێتی کە ئەو باندە بە خەڵکی کوردستانی ئەفرۆشێتەوە علی ناکرێت ئێمە مناقەشەیەکی جدی بکەین لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم ئایا سەرکەوتوو ئەبێ ئایا خەڵک گومانی لێ هەیە خۆجا خەڵکی کوردستان تاکێک هەیە بە ئەندامەکانی خۆشیان و متمانی بەوە هەبێت کە ئەم حکوومەتە ڕازگۆیە لەگەڵ یاوە بەرنامەی هەیە و ئەوێ خزمەتی بکە بەباز لەوە ناکرێ علی مەسەلەن ئەمە ڕوتانەوەی ئەمە چەتەگەریە ئەمە قاچاقچێتیە هەیەکە لە هەوڕە ڕۆژنامە نووسەکان نووسی بووی بەبێ فەلسەفەی حکومڕانی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ لە نێو دوو کەوانە پێوتە حکمی چەتە حکمی چەتەش بنەڕەتەکەی چێ بریتە لە تاڵانکاری و ڕوتانەوەی خەڵک مامۆستا ئەحمەد ئەگەر خەڵک قبوڵی کردووە بابەتێک لە بابەتانە بۆ نوخبەی کۆمەڵگە ئەوە تێپەڕی و بەسەریدا و تێش ئەپڕێ لە هێزان ئەزیزم ئەوەی کە دەستەبژێت لە کۆمەلگای ئێمە ئیشی لەسەر کردبێ هەم لەو پەرلەمانتارانەی کە بوێت و بەرنامەی کاریان هەبووە هەم لەو نخبە خوێنەوارەی کە دەستیان قەڵەمی گرتووە قەڵەمی ڕاستەقینەن و قەڵەمی بوێت بوون قسان لەسەر ئەمە کردووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاباندەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کاریشیان لەسەر بێبەهاکردنی قسەکردن و ڕەخنەگرتن و ناڕەزایەتی دەربڕینیش کردووەواتە پرۆژەکەی حکوومەت بۆ بێبەهاکردنی ئەو دەستەبژێرش بووە کە قسە ئەکا لەسەری بەڵام پێش بەرنامەکە لەگەڵ ئەو هاوڕایانە مناقشەیەکمان کرد باز لەوە ئەکرێت مەسەلە حیزبەکانی هەموو حیزبەکان تاوانبارن لەو دۆخی کە دروست بووە ئەمە لەلایەک بەڵام بە قەناعەتی من بە پێی ئەوەی کە سەیری بارودۆخەکە ئەکەی کە پاتی ئێستا قۆڕخکاری سیاسی و ئابووری و هەموو شتێکی لە هەرێمی کوردستانە کردووە سەد هێندەی پاتی تاوانبار لەم دۆخە خەڵکە ئێمە خەڵکمان نییە ئێمە میلەتێکمان نییە قدرەتی ئەوەی هەبێت دیفاع لە خۆی بکە میلەتێکمان نییە توانای ئەوەی هەبێت کە ناڕەزایەتی دەرببڕێ ئەزیزم ئەم بارودۆخە ئەگە بەدەوام بێت بەپێی ئەو تەرجوبانەی کە لە مێژووی مرۆڤایەتیە هەیە ئەگە ساڵێکی تر بەردەوام بێ خەڵک توانای ئەوەی نامێنێت لە ماڵەکانی خۆشیان ناڕەزایەتی دەرببڕێت چونکە برسیەتی تەنگی پێڵەت چێ و باندەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەزانن ڕەنگە ڕۆژێک بێ لە هەرێمی کوردستانە ئەگە برسیەتی و ئەم دۆخە خراپە ئابووریە بەردەوام بێ ئیتر ناڕەزایەتی لە ناو تەلەڤیزیۆن و لە ناو ڕۆژنامەکانیش نامێنێ مۆدێلێکی تر لە بەکۆیلەکردن دێت من پێم وایە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەویەکە سەرەتایەکی زۆر ترسناکە نەک بۆ بە حیزبیکردنی کۆمەلگا ئێمە لەگەڵ ئەم هاوڕایانە چەندین جاریتر وتومانە حیزبە حکومڕانەکانیان کۆمەلگا بکەن بە کۆمەلگایکی حیزبی ڕاستەوخۆ کۆمەلگا ئەبێ بە کۆمەلگایکی کۆیلا کە ئەچێتە دەستی ئەو باندە مافیانەی کە حکومڕانی هەرێمەکە زۆر بەڕێزت کاک سۆرانجەڵەمە دۆکو پەرلەمانتارێک لەگەڵ هەندێک پەرلەمانتاریکە ینی هینێکتان دروست کردووە زۆرێ لە کەمپین و لە بواری ڕاگەیاندنەوەتان خسۆتە ناو خەڵکەوە کە ئەم بابەتە با تێپەڕ نەبێ بە سەریانە بە تایبەتی کە باز لە کەرتی کارەبا کرێت و بفرۆشێ بە کۆمپانیەکان و بە کەرتی تایبەت جەنابەت لە چیەوە سەرچاوی گرتەوە هۆڵی ئێوە ینی ئەزانن کە سەرکەوتو نابێت چه زمانێکێ بۆ سەرنەکەوتنی ئەو بابەتەی کە دەسەڵات دەوێت جێبەجێ بکات بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە کە قسە لەواکەین دەبێ بیرمان نەچێ قسە لەسەر حکومڕانێتیەکەین کە حکومڕانێتیەکەکەین کە بازرگانی و سیاست شتێکی پێکەوە گرێدراون لە هیچ شوێنێکی دنیا سیستەمێکی حکومڕانی سیاسیەکانی بازرگانە گەورەکانی وڵاتە نین بەداخەوە ئێستا حکومڕانێتی هەرێم سەرۆکی حکوومەت گەورەترین بازرگانی نەوتە ئێستا و دەڵاڵێکی گەورەیە ناوی وەزیری سامانە سروشتیەکانە ئێمە لە قۆناغێکا کە حکومڕانێتیەکەمان دەستی دەگا بە نەوت کە نەشەفافیەت هەیە نەدە ساودەستی ئاشتیانەی دەسەڵات هەیە نە دیموکراسی هەیە بۆیە ئێستا مافیا دروست بووە لە ناو حکومڕانێتی ئەوەی کە برای بەڕێزم مامۆستا ئەحمەد وتی چەتە حکومڕانێتیەکە بە فعلی مافیا و چەتە حکومڕانێتی ئەم وڵاتە ئاکەن هیچ متمانەیەک لە نێوان نوێنەرانی خەڵک کە پەرلەمانە لەگەڵ ئەو حکوومەتەی متمانەمان پێداوە نەماوە هیچ متمانەیەک لە نێوان خەڵک و حکوومەت نەماوە و هیچ متمانەیەکیش لە نێوان لایەنە سیاسیەکان نەماوە هەرێمی کوردستان ئێستا بووە بە بازاڕێکی گەورە بۆ هەندێک کۆمپانیای حیزبی کە بازرگانە سیاسیەکانی ئەم وڵاتە سەرپەرشتیەکەن شەڕی گەورەی ئەم وڵاتە و ململانی ئەم گەورەی ئەم وڵاتە لەسەر
پشکی نەوت و گواستنەوەی نەوت و دەرهێنانی نەوت و بازرگانی نەوتە. ئێمە کاتێک بە گومانین لەوەی کە دەویسترێ کەرتە گشتیەکان وردە وردە وەکو کاک دکتۆر وتی یا خەسخەسە بێ بەشداری پێکردنی کەرتی تایبەت بێ یاخود بە یەکجاری پێفرۆشتنیان بێ هەر یەکێک بێ لەمانە یەک فەلسەفەی هەیە ئەویش ئەوەیە کە چۆن کۆمپانیەکانی حیزب سوودمەندتر بکەن لە ئەو سێکتەرانەی کە سێکتەری ژیارین سێکتەری خزمەتگوزارین کە نابێ بازرگانیان پێوە بکرێ. کارێکی زۆر بەدڕەوشتانەیە بازرگانی بە دەرمانەوە لە وڵاتە کە بەرپرسی گەورەی لە پشتە. ئەم میلەتە بەشێکی کە نەخۆش کەوتووە و نەخۆشخانەکان بەرناکەوێ و سەرەی دەرمان بەرناکەوێ هی ئەوەیە کە ئەم بازرگانە سیاسیانە هەرچی شتێکی پیس و پارە نەکردوو ژەهرە دێنێ وڵاتە. زۆر شتێکی نائەخلاقیە بازرگانی بە کاری تەندروستیەوە ئاکرێ بە ئاو کارەبا و ژیانی خەڵکەوە ئاکرێ. لە وڵاتان ئەمانە ئیمتیازی نییە بۆی بازرگانی پێوە بکرێ. هەرچەنە ئەمەی ئێمە جەنابی کاک دکتۆر لێرەیە هیچ تعریفێکی سیستەم و فەلسەفەی ئابووری نایگرێتەوە. تاڵانکردنێکی زۆر وازەحە پارەیە کە وڵاتێکە ئابووریەکی بەرخۆری هەیە. بەس دوجارەمانە لە قەرزا خۆی بینێتەوە قەرزێکی درێژخایەن بۆ نمونە ئەوەتە ڕۆژانە باز لەوە کرێ هەر لە سێکتەری کارەبا باز لەوە کرێ 1 میلیارد دۆلار حکوومەت قەرزی بڵین لای کۆمپانیەکانی بۆ بەرهێنانی کارەبا. ئەزانی چۆنە مەسەلەی کارەبا بابەتەکانی تر بە هەمان شێوە. بەڵێ مەسەلەی کارەبا بە تەحدید ئەگەر باسی کەین پێش کارەبا تەماشای شارەوانی کە کام پرۆژە شارەوانیەکانی ئەم وەزارەتەی ئێمە کردوێتی لە هەموو کابینەکانە هەمووی بەڵندەرەکان و کۆمپانیەکان کردویانە. وەزارەتی ئاوادانکردنەوە کام جادە و کام دووسایدەی کردووە هەموو کەرتی تایبەت و کۆمپانیەکانی خۆیان کردویانە. تەندەرەکانیان کڕین و فرۆشتن پێ کردووە یا تەنفیز مباشریان پێ کردووە خۆیان لی سوودمەند بوون. لە هەر بوارێک تەماشا بکەی ئێستا کەرتی تایبەت سوودمەندی گەورە بووە کەرتی تایبەتی حەقیقی هەڵبەت بەداخەوە نەیان هێشتووە. تەنانەت خوێ بازرگانی خوێ هی خۆیانە کۆمپانیاکەی بازرگانی جگەرە حەسریەن هی خۆیانە هێنانی مانگا خۆیان مانگایەنن. ئەمانە چۆن تێپەڕێ تەسەورەکەی هەموو ڕۆژێ مانگایەن رێتە وڵاتە بە تەیارە کێ یێنێ؟ بازرگانی مەشروب کێیکە؟ هەموو خۆیانن هەموو شتێکی ژیانیان قۆڕە کردووە. تەنانەت برای بەڕێزم مامۆستا ئەحمەد لێرەیە ئەم حیزبانە میدیاشیان کڕی میدیاشیان ناشرین کرد سەیران کرد میدیای ئازاد پاراکە و لە لای خەڵک ڕەواجی هەیە و دەنگی سەدای هەیە هاتن میدیای موزەیەفیان بە پارەی نەوت دروست کرد بە ناوی میدیای ئازادەوە. یعنی هیچ شتێک نەماوە ئەمانە کۆپی و تەزویر و خیانەتی تیانەکەن بۆیە هەرچی ڕەواجی هەیە لە ناو کۆمەلگا ئەوان هاتوون قۆرخیان کردووە. کارەبا بە تەحدید ئەگەر بە خێرایی بۆت باس بکەم ئەو بنیەی تەحتی کە بە 80 میلیارد دۆلار مەزەندا ئاکرێ هی کارەبا بێیت دعمی کارەبا کە گازوایی لەو کارەساتی بەرەمهێنا و ساڵانە 3.5 میلیارد دۆلار مەسرەفێتی بێ بەم ستافە بەم تەمویلە بێ بە کەرتی تایبەت ئەو کاتە کاری کەرتی تایبەت دەوا بێ سەعاتێکی زیرەک دانێ بۆ ماڵەکان وەکو کاک شۆڕژ وتی 11 هێندە زیاد دەکا پارەی خەڵک ئەو کاتەگەر ماڵی ئێستا 10,000 دابێت دوایە بێ 110,000 با و ئەگەر نەیدا ڕێک کارەبای نابێ بەبێەوەی لی ببڕن ئەبێ بیکڕێ ئەگەر پارەی نەبوو بیکڕێ ئەبێ مۆم داگیرسێنێ یا چرا داگیرسێنێ چراشی بۆ داناگیرسێت چکە پارەی نەوتی نییە حکوومەت نەوتیش نادا. بۆیە ئەمە فەلسەفەکەی ئەوەیە کۆمپانیەکانی خۆیان بێنن بۆ پارە کۆکردنەوەکەی کارەبا چکە ئێستا حکوومەت یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە پارەی پسوڵەی کارەبای بۆ کۆ ناکرێتەوە نیوەی لە 150 پسوڵەیەکە بۆی ناگەڕێتەوە لەبەرەوەی فەرمانبەری پێویستی نییە بچێ بدا لە دەرگاکان بدا لە کۆمپانیەکان بدا لەو شوێنانە بڵێ پارەی کارەباکەمەوە جگەلەوەی دزینی کارەبا کارەبای هەرێمی کوردستان ئەگەر ئێستا 5500 مێگاواتمان پێویستە
نزیک بە 1500 مێگاوات هەرە دزرێ کەس نازانێ بۆ کوێ بێ لای کێیە بێ لەوەی کە چەندین شوێن بەفری کابرا کارگەی ئاسنی داناوە کارگەی چیمەنتۆی داناوە پێویستی بە کارەبایە کە بەقەدەر نیوەی شارێک مێگاواتێوێ ئەمە حکوومەت بە بەلاشەی داتێش بۆ خۆی کاسبیەکە بۆ لەبەرەوەی کارگەی فلان بەرپرس و فلان حیزبە ئەمە لەسەر شانی خەڵکی فەقیر زۆر قورسەکەوێ ئێمە خەمەکەمان ئەوەیە دەڵێن ئەگەر ئێوە مەبەستانە تێچوونی کارەبا کەمکەنەوە بۆ یەکەرتی تایبەت بەشداری پێکەن وەرن تەمویلی گازوایل بکەن بە غاز کاکە غازی کوردستان بەشی هەموو دنیاکە تورکیا چاوی لەسەرێتی رووسیا چاوی لەسەرێتی ئەوروپا چاوی لەسەرێتی بەڵام بۆ خۆمان بۆ سوودی لێ نابینین ئەو کاتە ئەگەر ماڵێک ئێستا 10,000 دابێ بە کارەبا 2,000 دا بە کارەبا ئەگەر بە تەمویلی غاز کارەبا دابین کە بێ بە 24 کاتژمێر تێچوونی کەمە بێ لەسەر هاوڵاتیانیش لە کاتێکا گۆڕینی ئامێر و بزوێنەرەکان وەبزانام بە پێی زانەرەکان زۆر بەشی گۆڕاون ئێستا وێزگە تازانەی دروست کراوە هەموو ئەو وێزگانن کە مواسەفاتی کارکردنی بە گازی بە غازی ژەیە بەڵام سەرچاوەی دزی لە گازوایی لایە ئاشتی ئەورامی خۆی بۆی باس کردین ئەوی من گاز ئەدەم بە 500 دینار بە بازار بەو کۆمپانیایانە بەڵام عەقدێکیشم هەیە بۆ کڕینی گاز بۆ مەحەتەکان بە 1200 ئەوەی خۆم بە 500 لێمە کڕن بە 1200 چم لێیانە کڕمەوە ئەزانی بۆ لەبەرەوەی فلان حیزب فلان کوڕی بەرپرس فلان بەرپرس و توێتی ئیلا بێ و عەقدەبەی بە من داوێتی پێی ئەمە کارەساتە ئەمە وای کردووە کە کارەبا بەم مەرگە ساتا تێپەڕێ زۆر باش دەست خۆش دەست بەڕێز دکتۆر محەممەد بەڕێزان ینی لەسەر زۆر ڕوانگەی جیاوازەوە لەسەر بابەتەکە دوان بەڵام مێ پرسیار لێ بەڕێز بکەم ئەو بڕیارانەی کە ئەدرێت یان ئەو بڵین بۆچوونانی کە تەرحەگری و دواترژەوێ بڕیار ینی پسپۆرانی ئابووری لەکوێی ئەمەن ینی ئەوان ڕایۆژیان پێکراوە ینی لەکوێ ئەو بڕیارە نەدان ینی بەڕێیتەوە لە ڕاستیە هیچ ڕایۆژە نەکراوە بە ئابووری ناسان لە هەرێمی کوردستان و ناشکەن لە ڕاستیە چکە گەر ڕایۆژ بکرێ بە ئابووری ناسان لە ڕۆعیلمەکەوە یەنە ناو بابەتەکەوە و طرحەکانیان طرحێکی یعنی واقعی و علمیە بێت و یعنی سەر ئەساسە زانستیەکەیە یعنی مەسەن ئابووری چی ئابووریەوەی تۆ لە مەجالێکە بەرهەمێنیت کەمترین تێچوون زۆرترین بەرهەم ئەگەر لە بواری خزمەتگوزاریە گشتیا بێ زۆرترین خزمەتگوزاری گشتی بگەینە خەڵکی بە کەمترین تێچوون ئەمانە طبعا ئەیانوێت ینی هەدەفەکەیان حتا ینی وان لە کەرتی گشتیش کردووە ینی بە تێڕوانینی کەرتی تایبەت سەری مۆزوعی کەرتی گشتیشەکەن چەندێ قازانجەکەن ینی خۆیان لەسەر و سیستمی ئابووریان لە هەرێمی کوردستانە و لە قازانجیان نییە لە ڕاستیە خزمەتگوزاری گشتیەکان تێچوونەکانی کەمکەنەوە تێچوونەکانی زیاد دەکەن بۆ ئەوی قازانجەکانی خۆیان زۆر بێت لەبەرەوە لە ڕاستیە لە مەسلحەتیان نیە لە ڕاست ئەوەی کەوا ڕایۆشکەن بە ئابووری ناسان بە هیچ شێوەیەک بڵێ زۆر باشە ئەی وەکو ئابووری ناسان ینی ئێوە پێما بێ ڕێکخراو و هینیشتان هەیە ڕێکخراوی تایبەت ناوەندی تایبەت ببوارەوە هەیە هیچ هەڵوێستێک دەرەبڕن لەسەر و بابەتە دێنە دەنگ فشارتان چییە بێت لە ڕاستیە ئابووری ناس ینی ئەوەی لەسەرەتی طبعا ئێمە لە مەجای بڕیاروەرگرتنانی ئێمە سانیعی قەرار نین ئێمە ئەوەی لەسەرمانە توێژینەوەکەین قسەکەین باسی مۆزوعەکەکەین ئەوەی لەسەرمان بێ کردومان لە ڕاستیە بەڵام مۆزوعەکەوەیە لە وڵاتی ئێمە مەجای بەحسی زعیفە و ئیسفادەی لێ ناکرێت یعنی تۆ بڕۆ لە بواری ئابووریا سیر کە چەندەها توێژینەوەی زۆر کراوە یعنی هەر لە مەجلەکە قەتیس ماوە بە هیچ شێوەیە ناخوێنرێتەوە لە ڕاستیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە زانکۆکانە ئەو توێژینانە ئیکەن زۆربەی هەرە زۆری توێژینەوەی عەمەلین یعنی داتا واقعیەکان کۆکەینەوە و یعنی گریمانە دانین بۆ حەلکردنی کێشە ئابووریەکان و زۆر بواریش لە ڕاستیە باس کراوە و تەوسیاتی حەقیقیش دانراوە لە مەوزوعانە زۆر مەوزوعەکان بە هیچ شێوەیە ئیسفادەی لێ نەکراوە لە ڕاستیە شتی جاهیز هەیە بۆیان بەڵام ئەوەیە بەکار نایێن و ئیسفادەی لێ ناکرێت چکە وەکو وتم ئەمانە ئیشیان ئەوە نییە خزمەت گەیاندن بێ بە خەڵکی ئیشی ئەمانە ئەوەیە کەوا چەندی قازانج بکەن یعنی هەموو ئەم توانە ئابووریانی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە
ئەوە نییە بیگەڕنەوە بۆ صالحی عام. بەڵام ئەو بڕیارانەی کە بە ناوی چاکسازی و ینی دەرەکرێن سە بۆن بوونە نمونەیەکت بۆ بێنمەوە لە شوباتی ئەم ساڵە 2016 کۆمەڵێ براری چاکسازی بڵین براری لێدرێ و باز دەکرێت دوجار نازام ینی کوامانن جێبەجێکرێ ئەوانەی کە ئەبێت بە بەرگرانی بۆسەر هاوڵاتیان کە یان ئەوانەی کە چۆنەڵە کێشانەوەی دەسەڵات و ئەو بەهەدەردانەیە کە خاوەن دەسەڵاتەکان و بەرپرسە باڵەکان کردوانە ئەوانە جێبەجێ ناگرێت. تۆ لەگەڵم بەراوردا چی ینی تعلیق چییە؟ وەڵام لە ڕاستە گاڵتم لێ چاکسازی چی؟ یعنی ئەگەر چاکسازی ڕاستەقینە بێ دەبێ لەوە دەست پێ بکەین ئەمانی کەوا گەندەڵکارن نانهێنن لە ڕاستە. یعنی خەڵکێکی گەندەڵ دەستی بەسەر دەسەڵاتە گرتووە و گەندەڵی ئەکات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەڵەلوشێ بۆ خۆی بۆ قازانجی خۆی. ئەگەر تۆ بتەوێت چاکسازی ڕاستەقینە بکەیت چاکسازی بە خەڵکی گەندەڵ ناکرێت. یعنی خەڵکی گەندەڵ چی ئیشی چییە؟ ئیشی گەندەڵکاریە. تۆ ئەگەر بتەوێت چاکسازی بکەیت ئەبێ ئەمانە یعنی کۆڵێ لەو دەسەڵاتە هەڵیان کێشیت و ینی ئەگەر ڕەحمیشان پێ نەکەیت ئەبێ بیان دەیتە دادگا و حکمی ینی یاسایی خۆیان وەرگن چکە لە ڕاستێشتی خراپیان کردووە. تۆ ئەگەر بتەوێت چاکسازی بکەیت ئەبێت مؤسسەیەکی حکومی ڕاستەقینە دروستکەیت نەک ئەمریکەوە ناوی حکومەتەوە کە لە ڕاستیە حکومەت نییە چکە حکومەت ڕانی یعنی ئیشی باشکردن ئەمانە ئیشی باش ناکەن ئیشی خراپەکەن. دەستخۆش ساز بەڕێز کاک شۆڕش ئەگەر لە بەڕێزت بپرسم ینی وای لێ هاتووەکو و مامۆستا ئەحمەدیش باسی کرد خەریکی قسەکردنیش ئەبێ بە ینی بابەتێک کە پێویست نەبێ بەلای خەڵکەوە خەڵک گەشتۆتە پلەیەکە چۆنە لە ڕێژەی ناومێدەکە زۆر بووە نمونەی کەسێکە دۆ باز دەکەم لە میدیاکانەوە گەنجێک باسێکی وتی ئەگەر دەوڵەتی کوردیش ڕابگەێنن من ئامادەم پەنابەرێتی لە حکوومەتی عێراق و بەغا وەرەگرم ئەو دڵم خۆش نییە بێرە چکە ئەزانم ئایندەیەک نییە بۆ ئێمە دوجار لەسەر دەستی هەر بەرپرس و خەڵکەی کە ئێستا هەن ئەو حیزبانە و حکومڕانانە کە هەن لەسەر ئەوانە بنیادەدرێ و دروستەکرێت تۆ ڕەت چێ لەسەرەوە؟ بێگومان دەسەڵات لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە زۆر بە وریایانە ئیشی کردووە بۆ ئەوەی کە ئەم میلەتە بکات بە کۆیلە و ئەم دەسەڵاتە خەڵکێکی زۆر کەمی بە فیشە کوشتووە بەڵام خەڵکێکی زۆری بە پارە کوشتووە. ئێستا لەو ڕێژە زۆرەی کە موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانەوان باسی چاکسازیەکەنە بۆیە لەوە دەستیان پێ بکردایە 900,000 کەس بچی ناشەرعی وەرەگرێ 900,000 کەس ئەگەر 3 کەس وولایی هەبێ یا ئیسفادە لەو پارەیە بکە ئەکاتە 3 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان کە نایەوێ ئەم سیستمە هیچی لێبێت لەبەرەوە ئەزانین لە هەموو ئینتیخاباتێکە ئەو خەڵکە سەرەی گرتووە دەنگەیاتەوە چونکە ئەو خەڵکیان وا ڕەبت کردووە بە سیستمێکی گەندەڵەوە و خەڵکیان هەموو بەشداری پێکردووە لەو گەندەڵیا لەبەرەوە سیرەکەیت ئەوەی کە قسە ئەکاوە ناڕازیە هەستەکەی نوخبەیەکە لە ناو کۆمەلگاکەیە لەبەرەوە ما ڕۆناچێتە ناو کۆمەلگاکەەوە بە شێوەیە لەبەرەوە ئەوان ئەزانن بە وریایی چیان کردووە و ئەوم کۆمەلگایان چۆن خەسانوە خەڵک یەت لە میکرۆفۆنەوە قسە ئەکات بەس ئامادەیتیان نییە بێت گۆڕانکاری لەو سیستما بکرێت یعنی میکانیزمێک بگیرێتە بەر بۆ گۆڕانکاری لەو سیستما لەبەر چییە لەبەرەوەیە 900,000 کەس ئەم سیستمە نەمێنێ و ئەم دەسەڵاتە نەمێنێ لە هەرێمی کوردستان دەسەڵات لە هەرێمی کوردستان تەنیا حیزبێک نییە خەڵک زۆر بەشدارەتیایە و دوو حیزبی سەرەکی لە دوای ڕاپەڕینەوە بەشدارن لەو دەسەڵاتەیە و ئەو دوو حیزبە ئەگەر لە دەسەڵات نەمێنن یا ئەو دەسەڵاتە گۆڕانکاری بەسەرابێ 900,000 کەس کە مەربوطیان کردوون بە خۆیانەوە بە موچە لەوە ئەچێ موچەکانیان نەمێنێ لەبەرەوە بە هیچ شێوەیەک لەگەڵەوانی ئەو سیستمە بگۆڕێت لەبەرەوە بارودۆخێکیان دروست کردووە کە زۆر ئاڵۆزە کە زۆر ترسناکیشە لە هەمان کاتە چونکە ئەمە وەکو مامۆستا ئەحمەد وتی یا ئەوە تا بەرەو ئەو ئاراستەیە ڕوا خەڵک زیاتر بکەن بە کۆیلە و برسێتی زۆر کەڕەت شۆڕش دروست ناکات زۆر کەڕەت برسێتی هەندێک جاریش کۆیلەبوونی زیاتر دروستەکات لەبەرەوە یا ئەوە تا کۆیلەبوونی زیاتر
ئەمان لە ڕێی ئەو گروپ و مافیانەی هەیەە زیاتر خەڵک ئەکەن بە کۆیلا یا ئەوە تا بەڕاستی تەقینەوەیشی گەورە دروزە بێت کە ئەمانە ینی کۆتاییان پێبێت. ئەگەر باز لە چاکسازی بکەین لە هەرێمی کوردستانە زۆربەی زۆریێوانی لە حکومڕانیان ئەبێ لە سزنابن، کەواتە چاکسازی بە کەسێکەکرێت کە بەشداری نەبوو بێ لە گەندەڵیاوە بەشداری مافیا نەبێت، مافیا داوا بکات چاکسازی بکرێت ئەبێت چۆن چاکسازیە داوا بکات. ئەو چاکسازیە داواکە کە ئێستا وردە وردە هەرسەکە بەرەو ئاڕاستەیەکی زۆر ترسناگەڕوە. ئەوە چارەکە معاشیان ناوە لە ئەوەڵی ساڵا بڕیاریاندا کە ئەم چارەکە معاشە لە کاتی خۆیان ئەدرێت، ئەو ئێستا باز لەواکەن کە چارەکە معاشیشان پێ نادرێت. ئەوە داناغازە 19 ملیار دۆلاری کەی هانیوەتە سەریان کەشکاتی لێکردوون. ئەمانە نازانی چی یاریەکیان کردووە و ئاشکرانیە لای خەڵک بەڕاستی و هەموو خەڵکیان فرۆشتووە. ئێستا هەموو کەسێک بۆ دانەوەی ئەو قەرزە ئەبێ هەموو فەردێ لە هەرێمی کوردستان 4 دەفتەر دۆلار بات بۆ ئەوەی ڕزگاری بێ لە قەرز. بەڵێ دەست خۆش بێت. ماوەسا ئەحمەد ئەمێ لە پرسیارەکە لە بەڕێزەوە بێت ڕۆڵی میدیا چییە بێ؟ ینی خۆ میدیا چی نەما بۆ وتن نەیڵێن، ینی خەڵک چی ڕەخنە نەما بۆ ڕەخنەگرتن نەیگرن، ینی میدیاکان و ڕاگەیاندنەکان ینی لێرە ئەبێ ڕۆڵیان چی بێت؟ هەر ئەو نەبێت ئێمە بەرنامەیە بکەین و باز لەو دیاردە و بابەتانە بکەین کە هەیە لە هەرێمی کوردستان کە دوجار ینی هەندێک پیان وایە کە ناومێدی دروستەکە و بە دۆخەکە باشتر ناکات. بەڕێی تۆ بەرەوکوێ بێ هەنگاو بنێ میدیا؟ لە قسەیەکی کاک سۆرانەوە دەست پێ یەکەم کە وتی ئەم حیزبانە نەک ئابووریان دزی میدیاشیان دزی. ئێستا میدیا دزراوە، ینی میدیاش بەدەست چێوەیە؟ بەدەست حەزب باندەکانی چەتە و مافیا لە هەرێمی کوردستان. میدیای قێزەونت هەیە مەسەلەن ڕووداوی بچوو گەورەکە، ڕووداوی گەورە بچووکە کاتەوە کارەکە لەسەر شێواندنی بارودۆخ، کارەکە لەسەر شێواندنی و خەڵکانی کە ناڕازین، کارەکە لەسەر دروستکردنی تۆمەت و تەشیر بۆ کەسانی کە قسانی کە ئێمەیکەن ئەوان جواب بزانم هەر ئەکرێت کام قسانە ئەکرێت. ئەو میدیانە هێڵیان بۆ دانراوە ئەزیزم. ئێمە زۆر جات پێشەوە لەگەڵ کاک سۆرانیش ئەو کاتێکە لە میدیا پێکەوە بووی پیانەوتین بۆتان هەیە هەچی بەرپرسی حکوومەت و هێندێک کار بەدەستە بیکوتن، بەڵام لە هێڵێکی سوورە تەدەخول بکەن خاستانشکردن و زیندان چاوەڕێتانە. ئەوە ئێمە ئەزانین ئەو میدیانە چۆن کارەکەن تا سەر هێڵێکی دیاریکراو بۆیان هەیە قسە بکەن. بۆ نمونە کەناڵی ڕاگەاندن هەیە سەرۆکی حکومەتی با بەڕێوە. من پێشنازی بۆکەم بابێ بەردامیشی تایبەت کا لەسەر گەندەڵەکانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و مامی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەندازیاری تاڵانکاری و چەتەگەرین لە هەرێمی کوردستاندا. ئەو کاتە من وەکو ڕۆژنامە نووسێ دەستخۆشی لێ یەکەم و ئەڵێم فعلەن ئێوە میدیایکی بێلانێت، بەڵام ئەو کەناڵانە کارەکەن لەسەر ئەوەی بۆ نمونە وەزیری کشتوکاڵ کە سەر بە کۆمەڵی ئیسلامیە بەرنامەی تایبەتی لەگەڵاکە ئەیهێنێتە دەرەوە، خەڵکی بۆ بانگەکاتە ستۆدیۆ ئەڵێ ئەوە ئێمە حکوومەتەکە بەدەست خۆشمانەوە و بەرنامەی تایبەت لەگەڵ فڵان وەزیرەکەی، ئەی بۆ لەگەڵ کار بەدەستە ڕاستەقینەکانی خۆتیان ناکەی. میدیای جددی پێشەوەی کە بکەوێتە دەست چەتەکان میدیایکی ڕاستەقینە بوو ئەزیزم. ئەو میدیا بوو کە ئۆپۆسیۆنیشی جددی دروست کرد، ئەو میدیا بوو کە حەڤەی شوباتی دروست کرد، ئەو میدیا بوو کە خەڵکی ناڕازی بدە ناو پەرلەمان. ئەتوانین سەبڵێنەوە لە شوێ ئەو میدیانی وێنەیەکی ناشرین بۆ حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستان دروستکە و ئەزممویان بخاتە ژێر پرسیارەوە. بەڵام ئەو میدیا زاڵەی کە ئێستا هەیە بە پارەی نەوت و بەشێک لەو چەتەگەریە و کۆمپانیا زەبەلاحەکانی نەوت دامیەکەن، ئەمە میدیانیە کاکە ژیان، ئەمە دەستگای بەشێکن لە ئەجەندای دەستگایەکی مخابڕاتی گەورە کە ئیشیان شێواندنە، هەیەنە بانیان لە دەستگایشی ئەمنی ژەکات و شەوان لە تەلەڤیزۆن بەرنامەی تایبەتی هەیە. واتە وەزیفەکەی لە جیاتی ئەوەی ڕوتبەی لەسەر شان بێ مایکێکی بەدەستەوە لە ستۆدیۆدا. ئەمانەوە ناتوانن بۆ خەڵکی ڕوونکەرەوە کە چی ڕوەدا لە کوردستانە و ئەوەی ئەگوزارێت چییە. بەڵام من پێشنیازێکەکەم ئەم قسانەی ئێمە دادمان نادا، نەک کاک دکتۆر محەممەد دەتوانێت لە ڕێی توێژینەوەکانی بیگۆڕێ، نەکاک شۆڕەژەمین نەتوانێت کەمپی بکات و چالاکی بکات، نە سۆران عومەریش لە پەرلەمان ناتوانێت بیگۆڕێ، نە ئێمەش لە میدیا توانین بیکەین. ئەوە ئەکرێ ئێمە هەفتەیەک تەرخانکەین مەلای مزگەوتەکان، مامۆساکانی زانکۆ، دوکاندارەکان لە بازار بە یەک دەنگ
بڵێن ینی بێنە سەر جاددا کە ئەمە حکومت نییە کاکە ئێمە ئەمانەوە حکومەتێکمانە بێ ئەم چەتانەمان لە کۆڵ بێتەوە هەت کاتێک خەڵکی کوردستان هۆشیاری گەشتەوە مەلای مزگەوتەکان توانیان وتارەکانیان تەرخانکەن بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئەمە حکومت نیە و باندە و ئەمە چەتەگەریە مامۆساکانی زانکۆ و ئێمە کە توانیمان ئەوە بکەین لە ڕۆژێکە و خەڵک دوکاندارەکان توانیان لەگەڵ ئێمە بێنە سەر خەت ئەتوانین چاوەڕێ حکومەتیشی باشتر و دەسەڵاتیشی باشتر شۆڕژ باسی کرد کێشەیەک لەوە چێ هەبێ لێرە ینی پێچێت خەڵک نەگەشتێت ینی قەنەعەتی بەوە نەبێت کە تۆ باسێکیت ینی خەڵک ئەوە ناڕازی بێ بۆ ژمارە زۆرە خۆ دڵنیا بە هەموو شتێک بەکاری بەسەر دێت خاڵی جاکەرەوەی قسەکانم لەگەڵ کاک شۆڕش ئەو خاڵەتی ڕاستە و تەیدی یەکەم وەکو معلوماتەکە ڕاستە بەڵام ئەم حیزبانە لەم 2 ساڵی ئەخیرە ئەندامەکانی خۆشیان چەسانەوەتەوە کەم نین ئەوە ئەندامانی ڕەنگە تەلەفۆن بۆ کاک سۆران عومەر بکەن یان واز بێنن لە حیزبەکانی خۆیان کە پێیان بڵێن زوڵمیش لە ئێماکەن ئاخر کاکە چەتەگەری و دزینی نەوت خۆ بۆ هەموو ئەندامانی یەکێتی و پاتی نییە بۆ بنەماڵەیەشی دیاری کراوە لەناو بڵە ماڵەشە بۆ کۆمەڵە کەسی دیاری کراوە کە ئەم چەتەگەری ئەکرێت و بانقەکانی لێپەڕەکرێ من پێم وایە ئاستی نەڕەزایەتی خەڵک گەشتۆتە ترۆپک بۆیە پێشبینی ئەەکەم پێشبینی ئەەکەم بە پێچوانی پێشبینیەکانی خەڵکەوە کە ئەم بارودۆخە بەردەوام نابێت ئەم بارودۆخە گەشتۆتە ئاستێک تەنها تەقینەوەیکی جەماوەری گەورە چارەسەریەکە و پێشبینی ئەەکەم لە 6 مانگی داهاتوودا ئاڵوگۆڕێکی گەورە لە هەرێمی کوردستانە ڕووبا چونکە برسێتیکردنی خەڵک نابێ بگاتە حەدی کۆی لەبوون نابێ برسێتیکردنی خەڵک تەرجەمە بێ بۆ کۆیلەکردن ئەبێت تەرجەمەیکەین بۆ شۆڕشکردن ئەبێت تەرجەمە بێ بۆ ڕاپەڕین ئەبێت تەرجەمەکردن بێ بۆ ئەوەی کە ئەمانەی کە بازرگانی بنەوتەوەکەن و چەتەگەریەکەن و خەڵک گەڕوتێنەوەی کۆتاییان پێ بهێدێ من لەوە تێناگەم میلەتێک بەم هەموو ئازار و برسیکردنەوە چۆن توانێت قوبڵکردنی ئەم دەموچاوە ناشردانەی هەیە 25 ساڵە حکومڕانیەکەن لە هەرێمی کوردستاندا پێشبینی ئەوە کەم لە چەند مانگی داهاتوودا ئەمە گۆڕانیشی بەسەرا بێ ئەو گۆڕانە یا هەرێمی کوردستان بەرەودا تەپینەڕوە یا لە کۆڵ ئەم بەڵایە نابینەوە خۆش سوال بەڕێزت کاگە سۆران لە دوا دەرفەتا بێ مەلای بەڕێزت خۆ دەزانی ئەو کەرتی نەوتەی کە هەیە ینی ئەوە زۆر باز لەوە کرێت کە فەشەلی هێناوە و سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان بەو پلانە نەبوو کە پێشتر بۆیان دانابوو کە بگاتە 1 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئێستا هاتووەتە خوارەوە بۆ 400,000 بەرمیل لە ڕۆژێکە ئەمە بە پلان ئەم بڕەکە مەکرێتەوە یان هۆکارەکانی چین کە دوجار ئەوە ئەکرێت بە چۆنەڵێ بە وێنەیەک پیشانی موچەخۆرانە درێکە ئەوە بڕی نەوتەکە بای هەر ئەوەیە کە ئەو موچەتانە دەینی بەڵێ نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە مافیای دروست کرد و هەموو ئەو فۆرکاستانەی کە وەزیری سامانە سروشتیەکان کردی هەموو ئەو ڕاقانەی خستێ بەردەمی لایەنەکان و پەرلەمان و تەنانەت میدیا و سەرکردەی حیزبەکان هەمووی درۆ بوو هەمووی بۆ ئەوە بوو کە کۆنتترۆلی نەوتی هەرێمی کوردستان بکەوێتە دەستی چەند کەسێکی دیاری کراوە و فعلەن کەوتۆتە دەستیان ئێستا تاڵانیەکی خەیاڵی هەیە لە نەوتی هەرێمی کوردستانە زۆر بە ئاشکراش زۆر بێشەرمانە زۆر بێ منەتانە ئەم تاڵانیە ئەنجامەدەن و بەردەوامی هەیە لە هیچ قۆناغێکە بەو نرخێکە ئێستا نەوتی برێنت هەیە و هەرێمی کوردستان بە $4 کەمتر لە نەوتی برێنت ئەیفرۆشن بەڵام بە خەڵکی کوردستان ئەڵێن بە $10 کەمتر کاتێکیش کە نرخەکە دێننەوە بۆ حکوومەت سەیرەکەین $7 کەمترە نەک $10 لە کاتێکە هیچ لەمانە ڕاست نییە و هیچ لەو ئەرقامانی کە وەزارەت بڵاوێ کاتەوە بە ئاماری هەناردەی نەوت هیچی ڕاست نییە بە پێچەوانەوە شەڕی داعش چۆن بووە بە ماڵوێرانی بۆ گەلی کورد چۆن بووە بە نەهامەتی بۆ خانەوادانەی ڕۆڵەکانیان شەهید بووە ئاوەها بووە بە ناز و نیعمەت بۆ کۆمەڵێ بەرپرسی باڵای گەندەڵی دز کە بە تیجارەتی چەکەوە بە دزینی چەک و فرۆشتنی بوون بە ملیۆنێر بە دزینی نەوت لە داعشە کە ڕێنەی فرۆشن پێشمەرگە لە پەنایە خوێنێ ڕژێ کۆمەڵێکی هەڵگەی نەوتی دەسی بەسەرا گیراوە لە دوای شەڕی داعشەوە بایی $9 ملیارد نەوتیان فرۆشتووە نەوتی کەرکووک لە هاڤانا و بای حەسەن لە دەست بەسەراگرتنیەوە کاتێک کە حکوومەتی عراقی لە کەرکووک سقوتی کرد هەتا ئەمڕۆ کۆمپانیای کار لە لیوای یەکی پارتیەوە کە لیوای نەوت و گازە دەسی بەسەر
هەردوو بیرە نەوتی هاڤانا و بای حەسەنا گرتووە کە 192 کێڵگەیە 196 بیرە نەوتە هەموو ڕۆژێ 250,000 تا 290,000 بەرمیل نەوتی لێ فرۆشن بای 9 ملیار دۆلاریان فرۆشتووە لێی 9 درهەمی نهاتوەتەوە ناو داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان پارەی نەوتی ساڵی 2014 زۆر بەعەلەنی و بە ئاشکرا لە بانقێکی ئەڵمانیا خراوەتە سەر حساب بانقی کەسێکی بنەماڵەیەکی دیاری ئەم هەرێمی کوردستانە و ئێستا لە هەرێمی کوردستانە ڕۆژانە 200,000 بەرمیل نەوت دیار نییە بە پێی ئەو ڕقەمانەی کە خۆشیان بڵاویان کردوێتەوە بۆیە لە دەڤەری سلێمانیش هێندە زەختیان کردووە کە بەرهەم زیادکەن و هەناردە زۆرکەن ئێستا هەناردەی دەڤەری سلێمانی کە پێشتر لە نزیکی 200,000 بوو ئێستا هاتووە بۆ 70,000 هەموو بیرەکانیان تێکەڵ بە ئاو کردو بە تایبەت لە تەقتە کە زۆرترین ئینتاجیە بۆ ڕۆژی 150,000 بەرمیلی هەبووە ئەودا بشکاریە بۆ دەڤەری سلێمانیوانە بەڵێ بواری نەوتی لێرە هەموو بیرەکان کە دۆزراونەتەوە سەد بیچی مەتۆیان تێکراوە بەڵام هەموو کێڵگە نەوتەکانی دەڤەری پارتی هەمووی گەشەی پێدراوە هەناردەی خەیاڵیان هەیە و غازی سروشتی هەرێمی کوردستان لە 190 لە سنووری ئیدارەی سلێمانیایە ئەوە تا گەورەترین کێشەیان دروست کردو بۆ داناغاز و گەورەترین دۆڕاندن و قومار هێناویانە بەسەر حکوومەتی هەرێما کە ئێستا لە 5 مەرحەلەی یەکەمی دادگاییەکی نوێ دەسی پێ کردووە هەتا کۆتایی 2007 بە 4 مەرحەلە ئاخایەنێ و ئەگەری هێنانێکی زۆری پارەی ترە بەسەر هەرێمی کوردستانە لە بەرەوەی حیزبێک و دەوڵەتێک هاتوونەتە پشتیەوەی ئیفلاس بە داناغازکەن لێرە چۆڵیکە دەوڵەتێک عەقدی 50 ساڵی هەیە لەگەڵ هەرێما کە تورکیایە داوای غازی ئەو ناوچەیەکە بەڵام بڕۆ ببینە بزانە دووکەڵی ئەو غازە ئەو نەوتە بەسەر خەڵکی ئەنفال کراوە چ بەدبەختی هێشتا ئەوان ئاویان نییە نەوتەکەیان و غازەکەیان شەڕی دنیای لەسرە مافیای پێگەیاندووە بۆیە بەڕاستی چارەسەری ئەم دۆخە ناکرێت لێی گەڕین بۆ خەڵک تەماشاکار بن ئەو لایەنانە کە ناڕازین و بەشداریشن لەم حکومڕانیەتیە سۆ پرسیارە لە بەڕێزت بووم لە دو پرسیارە ینی تۆ باسی دەڤەر جیاوازەکانەکەی بەڵام خۆ دەزانی لایەنێک لە لایەنەکان کە بەشدارن لە حکومڕانی و لە حکوومەتە کەوتونەتە دەڤەرێک لە دەڤەرەکانەوە دوجار فشارە لەسەر ئەمان دروست کراوە ئەمان بۆچی ناتوانن یعنی بە ئەرکی پیشەیی و حیزبی و بەژەوەندی خۆیشان تەنانەت هەڵسن مەبەستت یەکێتی نیشتیمانیە بڵێ گلەی لە یەکێتی نیشتیمانی ناکەم من پێشا گلەی لە کۆمەڵی ئیسلامی یەکەم یەکێتی نیشتیمانی با لایەنەکان هەر چواریت بۆ باسکەم یەکێتی نیشتیمانی بەشێکیان ئاگایان لە نەوتە جێگری سەرۆکی حکوومەتیان هەیە و بێئاگانین لەوەی پارتی بەتەنیا ئەم هەموو پارەیە دەستخات بێئاگانین بەشیشیان هەیە بەڵام بەشەکە چەنە و چۆنە و لایکێ من نایزانم گلەیم لە کۆمەڵی ئیسلامی هەیە کە چی هەیە لەم حکومڕانیەتیە مافیاییە کە دوو سیمای زۆر دیاری هەیە ویش درۆ و دزیە چی هێشتوێتەوە لە ناویا کە سزای خەڵکەدا موچەی خەڵکە بڕێ خەڵک برسیەکە کۆمەڵ ئیسلامی کەناڵەکەی و مقڕاتەکانی بە خێری خەڵکە ڕوا بەڕێوە چ مەجبورە لە حکوومەتێکی وەها دزا بەشدار بێ کە هەموو ڕۆژە دزیەکە دۆخەکە چارەسەرە بێت بەوە یەکگرتووی ئیسلامی وەزیرەکەیان وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیرێکی باشە وەزارەتی سامانە سروشتیەکان نەوتە دزێوی ژاتووە سنووقی خێری داناوە بۆ کەمەندامان توامە عیبە نییە توامە بەشداری حکوومەتە بزوتنەوەی گۆڕان وەزیرەکانی بە دەرکراویش ئامادەنین ئیستیقالەکەن بە دەرکراویش دەست خۆش بێت سپاس بۆ بەڕێستان کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات سپاسانەکەین بۆ ئامادەبوون و بەشداریتان بەڕێزان ئێمەش بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی پرس کە تایبەت بوو بە ئەو هەوڵەی کە سێکتەرە خزمەتگوزاریەکان دەستپێرێت بە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە تا بەرنامە و دەرفەتیشتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ